جارێکی دیکە سڵاوتان لەبێ بنەرە عزیز و خۆشەویستەکانم لە ڕووماڵکردنی دەنگدانی تایبەت لەگەڵ پەیامنێرانمان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لەگەڵتانین بۆ گواستنەوەی زانیاریەکان و وێنەی بنکەکانی دەنگدان. ئێستاش ڕاستەوخۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێ. کاک ئازاد سڵاوت لێبێ ئەم کاتت باش. تۆش بێ مامۆستازانە ئەو کاتی ئێوە و کاتی هەموو بینەرانیش باش بێتن. مامۆستازانە دیارە لە قەزای سۆران هاوشێوەی شار و شارۆچکەکانی تری هەرێمی کوردستان لە کاتژمێر حوتی سەر لە بەیانی دەنگدانی تایبەت بە ڕووی هێزە ئەمنیەکان بڵێن پێشمەرگە پۆلیس زێرەبانی داکرایەوە. لە ئێستادا بڵێن من کە لە بنکەی دیلمانم بە ئەم بنکەیە تایبەت بۆ ڕۆژنامەنووسان دیاریکراوە کە ڕووماڵی هەڵبژارنی تیادا بکەن. وەکە بینن لە ئێستادا قەرەباڵغێکی زۆر بەدی ئەکرێتن هێزەکانی پێشمەرگە پۆلیس زێرەبانی لێرانە بەدی ئەکرێن هاتوون بۆ دەنگدان. بڵێن لە دەرەوە قەڵەباڵغێکی زۆر هەیە و لە ژوورەوە دەنگدان بە شێوەیەکی ڕێکپێک لەم بنکەیە بڕێوە ئەساسەنە بنکەی لە چوار وێزگە پێکاتووە هەر وێزگەیەک 450 هاوڵاتی تیادا بۆی هەیە دەنگ بداتن. دەنگدانەکە لە کاتژمێر 7 دەست پێکرد تاوەکو کاتژمێر 6 ئێوارە بەردەوام ئەبێتن. لە سنووری بڵێن بازنەی یەکەوە قەزای سۆران و چۆمان و مێرگەسۆر و ڕەواندز و شەقڵاوە لەخۆ ئەگرێتن. 1990 کەس بۆی هەیە بڵێن لە بازنە یەک دەنگ بداتن. لە بازنە یەک ژمارەی بنکەکان 18 بنکەیە و هەروەها ژمارەی وێزگەکان 76 وێزگەیە. هەروەها ئاوارەش لەم سنوورەت دوو بنکەیان بۆ کراوەتەوە بۆ ئاوارەکان کەەوە بنکەیەکیان لە شەقڵاوەیە هەروەها بنکەیەکیان لە سۆرانە. نزیکەی 350 ئاوارە بۆیان هەیە لە سنووری بازنە یەک دەنگ بدەن. ئەم بنکەیەکەوە منی لێم ژمارەی دەنگدەرانی 2300 کەس دەبێتن. بەپێی ئەو زانیاریانەیەکەوە دەست ئێمەش کەوتووە لە سۆران لە هەندێک شوێن گرفت دروست بووە بۆ هەندێک لە جیهازەکان، بەڵام کۆمیسیۆن وەک باسییان کرد لە هەوڵی چارەسەرکردنی گرفتی ئەو ئەزیزانن کەەوە گرفتیان بۆ دروست بووە. وەک ئاماژەمان پێدا بنکەکان بە هەمویان قەرەباڵغیان پێوە دیارە. لە زۆربەی بنکەکان لە کاتژمێر 6 بەیانیەوە بڵێن هێزە ئەمنیەکان لە پێشمەرگە و پۆلیس و زێرەوانی هاتبوون ئامادەکاریان ئەکردکەوە ناوی خۆیان ئەدۆزیەوە لە کامە ژوورن بۆ ئەوەی لە کات دەستپێکردنی پرۆسەی دەنگدان بچنە ژوورەوە. بەڵێ کاک ئازاد بە شێوەیەکی گشتی کە هەرچەندە ئاماژەت پێدا بەڵام ئەو جگە ئەو بنکەی کە ئێستا ئێوەی لێن بە شێوەیەکی گشتی ڕێژەی بەشداریکردنی هێزە ئەمنیەکان لە ئاسایش لە پۆلیس لە پێشمەرگە لە زێرەوانی بۆ بەدەمەوەچوونی بنکەکانی دەنگدانی تایبەت چۆنە بە شێوەیەکی گشتی؟ مامۆستازانە وەک ئاماژەم پێدا لەو بنکەیەکەوە منی لێم هێزەکانی هێزە ئەمنیەکان هەم لە پۆلیس و لە زێرەوانی و لە پێشمەرگە بە شێوەیەکی گەرم و گۆڕ هاتوونەتە ئێرە بڵێن بۆ ئەنجامدانی دەنگدان دەستنە ژوورەوە. دیارە پێویستە هەر یەکێک لەو دەنگدەرانە کارتی دەنگدانیان پێبێتن لەگەڵ یەکێک لە پێناسەکان چ لە کارتی نیشتیمانیە یاخود کارت بڵێن نفوسە یا جنسیە یەکێک لە بەڵگەنامەکانیان پێبێتن ئەو کاتەتوانن لە دەنجیان بدەن. دیارە دەنگدانی ئەم جارە جیاواز لە دەنگدانی ڕابردووتەن دەنگدەر پێویستی بەوە هەیە کەوا کارتی دەنگدانی پێبێتن. هەر هاوڵاتیە کارتی دەنگدانی پێ نەبێتن مافی دەنگدانی ئەسووتێتن ناتوانێتن بڵێ دەنگ بداتن. هەروەها یەکێک لەو گرفتانەی کەوا هاتۆتە پێش بەشێک لەو دەنگدەرانە هەیە پەنجەمۆری ناخوێنێتەوە. ئەمە شێکێکە لەو گرفتانەی کەوا لە زۆر باشە لەم هەڵبژارنە بەدی ئەکرێتن. زۆر باشە کاک ئازاد سەبارەت بە چاودێری پرۆسەی دەنگدان جگە لە نوێنەری قەوارە سیاسیەکان لەسەر سندوقەکانی دەنگدان لە بنکەکان و لە ژوورەکان ئەوەندەی کە ئێوە تێبینیتان کردبێ چاودێرانی سربەخۆ و بێلایەن و چاودێرانی بیانی بەدی دەکرێن لە ناو بنکەکانی دەنگداندا؟ بەڵێ
لەو بنکەیکەوە ئێستا بڵین تەنها بەڕووی ڕاگەیاندنەکاندا کراوەتەوە لە سۆران کە بنکەی دیلمانە ئەوەی ئێمە تێبینیمان کردووە چاودێری لایەنە سیاسیەکان زۆربیان لە ژوورەکانی دەنگدان بوونیان هەیەوە ئامادەیان هەیەوە چاودێری پرۆسەی دەنگدانەکەن لە بوونی هەر خڕوقاتێکیان ئەگەرێک چاودێریەکی چڕی پرۆسەکە ئەکەن لە ناوچەکە تاوەکو ئێستا بنکەی ئێمە لێن بڵین لایەنی چاودێری بیانیمان لەم بنکەیە نەدیوە ئاخۆ چەند چاودێری بیانی لە سنوورەکە بوونیان هەیە. بەڵێ بەڕێز ئازاد تۆمەراوی پەیامنێرمان لە سۆران زۆر سپاس کە تام کاتە لەگەڵ